بەڵێ هەکارم کاتت باش لە سێەم ڕۆژی 16مین پێشانگای نێودەوڵەتی کتێبین لە شاری هەولێر ئەمڕۆ ژمارەی سەردانیکەران لە چاو ڕۆژانی پێش زۆرترە بەو پێی کە پشوویە بەڵام کۆمەڵێک میوانی تایبەتیش لێرە ئامادەن کە بۆ دوای کتێبی تایبەتی خۆیان ناگەڕن. منەوێ سەبارەت بە کۆمەڵێک پرسی تایبەت بە ناوخۆی هەرێمی کوردستان ئەم ڕووداوانەی کە لەم دوایە ڕوویداوە لەگەڵ میوانەکەم قسە بکەم بەڕێز کەمال موسلم وەزیری بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە لە ستودیۆی کراوەی کوردستان 24 میوانی منە جەنابی وەزیر زۆر بەخێر بێت. بەگشتی پێشانگاکە چۆن بینی با سەرەتا لەوە دەست پێ بکەم بە دوای چ ناونیشانێکی کتێبە گەڕای؟ وەڵام من خۆم وەکو وەزیری بازرگانی هەر زۆر دڵخۆش دەبم بەکردنەوەی هەر پیشانگایە و هەر پیشانگایەکیش لێرە بکرێتەوە سەردانیەکەم خۆ دەزانی پیشانگایەکانی کە ئێمە زیاتر سەردانیەکان ئەو پیشانگایە بازرگانی و سناعیانە کە لێرە دەکرێتەوە. ئەو پیشانگایش کە پیشانگای کتێبە بە خۆشحالیەوە ماوەی ئەوە سێزدەمین جارە لە هەولێری پایتەختدا دەکرێتەوە. ژمارەیەکی یەکجار زۆر دارن نەشری تێدایە و ژمارەیەکی یەکجار زۆر ناونیشانیشی کتێبی تێدایە. یعنی ئەو کتێبانەی کە لێرەن هەر کەسێک بە دوای هەر شتێکدا بگەڕێ لێرە تقریبا دەتوانم بڕێن بەدەستی دەکەوێت. بۆیە بەلای منەوە زۆر زۆر گرنگە وەکو حەدەسێکی ڕۆشنبیریش ژمارەیەکی یەکجار زۆر کتێب سەرچاوە بێتە ئەو لەو پیشانگایە پیشان بدرێ. شتێکی گرنگە بۆ ئەوەی هاوڵاتیش و خەڵکیش بە کتێب ئاشنا بکرێتەوە بخوێننەوە ئاشنا بکرێتەوە کە من پێم وایە فترەیەک وای لێ هاتوو بە زۆر هۆکارەوە خوێنەر زۆر زۆر کەم ببوو. من ئەو کتێبانەی کە بە دوایدا دەگەڕێم هەند زیاتر من بە دوای کتابی کۆمەڵایەتیدا دەگەڕێم، کتێبی یاداشت و ذکرایاتی شخصیاتەکاندا دەگەڕێم، بە دوای کتێبی مێژووییدا دەگەڕێم. لەوانە هەندێکیانم بەدەست کەوتووە هەندێکیش هێشتا چونکە تازە هاتم هەمووی نیو سعاتێک کە بەناو ئێرەدا گەڕاوم کە لێرە تەواو بووم ئینشاڵڵا ئەوم تەواوەکەم سورعان و بەدوایداچوونەکان تەواوەکەم. هاوکات لەگەڵکردنەوەی پێشانگایە کۆمەڵێک ڕووداوی سیاسی لە ناو خۆی هەرێمی کوردستان ڕوودەدەن بۆ نمونە و دیدار و کۆبوونەوانی کە دەکرێن. سەرۆکوەزیرانی عێراق ئێستا لە ئەمریکایە کۆمەڵێک پرسی پەیوەندیدار بە نێوان پەیوەندیدار بە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا هەیە. پێتان وایە لەگەڵ ئەم سەردانانەدا لەگەڵ چوونی سەرۆکوەزیران مەسعود بارزانی بۆ ئەمریکا ئەم کێشانە چارەسەر دەبن داهاتووی ئەم پەیوەندیانە چۆن دەبینن؟ خۆ دەزانی لە عێراقدا بڕیار تەنها بەدەست عێراقیەکانەوە نییە، ئەو واقعەکە دەبێ اعترافی پێ بکەین. بۆیە ئەو سەردانانە بۆ ئەمریکا یعنی وەکو وڵاتێکی زێرهێز و کە لە عێراق و لە ناوچەکەش سوقلی خۆی هەیە و ڕایەکانی ئەویش پێویستی بە جێلێگرتن و پێویستی بەوەیە کە بە هەند وەربگیرێتن. بەڵێ سەردانیکردنی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان سەرۆکوەزیرانی حکوومەتی عێراقی بۆ ئەو وڵاتە گرنگە بۆ ئەوەی ڕوئیای خۆیان لەگەڵ ئەو وڵاتە لەگەڵ بەرپرسانی ئەو وڵاتە مناقشە و تاوتێ بکەن و ئەو چێشە و جێگرفتانەی کە لێرە هەیە پەیوەستن بە وجودی ئەمریکی لەو ناوچەیەش گرنگە بۆ ئەوەی لە مناقشەکاندا بگەن بە هەلێک یان ئەو کێشانەی بۆ نمونە ئێمە لەگەڵ بەغدادا هەمانە لای ئەوانیش هەرچەندە ڕوونە ئەوان دەزانن باش دەزانن ئەو کێشانە چین، بەڵام بۆ ئەوەی ئەوانیش پێگەی خۆیان دەسەڵاتی خۆیان وجودی خۆیان کە لێرە وەکو باسم کرد جێلێگیراوە و بڕیارەکانیشی لە عێراقدا تەسیری هەیە لەسەر سیاسەت و لەسەر بڕیارەکانی عێراق. بۆیە ئەو سەردانانە گرنگە بۆ ئەوەی بتوانین ئەو کێشانەی کە هەمانە بە هاوکاری ئەمریکیەکان چارەسەری بکەین لە عێراق. بەڵێ زۆر بە گەشتبینیەوە دەڕوانرێتە ڕۆڵی ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەم جارە بە تایبەتی لە قۆناغی ئێستادا بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە دەگوترێت کە تێڕوانینی ئەوان بەرامبەر بە هەرێمی کوردستان گۆڕراوە بە گرنگێکی زیاترەوە لە بەرژەوەندەکانیان لەگەڵ هەرێم دەڕوانن. پێتان وایە بۆچی ئەم گۆڕانکاریە لە بۆچوونی ئەوان بەرامبەر بە ئێمە دروست بووە؟ وڵای من نازانم گۆڕانکاری، بەڵام بەگشتی و هەر لە بیدایەتیشەوە هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگی هەبووە بەلای ئەمریکا و بەلای غەرب بەگشتی بەلای هاوپەیمانانەوە کە لە عێراقدا وجودیان هەیە. ئەوان باش دەزانن هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگە بۆ هاوپەیمانان بۆ ئەمریکا بۆ غەرب. گۆڕانکاری نازانم لە چیەوە باسێکی کە گۆڕانکاری چی هاتووە، چونکەم پێم وایە هەل لە ئەساسدا ئەو گرنگیە لای ئەوان هەیە تا بڵێن گۆڕانکاری بەسەردا هاتووە. پێگەی هەرێمی کوردستان لای ئەمریکا و لای غەرب هیچ ئەوەیەکی بەسەردا نەهاتووە بڵێن
لای ئەوان ئەهمیەتی نەمابێ نەخێر هەر بۆ خۆیان باش دەزانن لەو ناوچەیە هەرێمی کوردستان شوێنێکی گرنگە بۆ تەنانەت بۆ عێراقیش بۆ ناوچەکە بۆ ئاشتی و سەقامگیری منتیقەکەش. بەڵێ بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان ئێستا کۆمەڵێک بابەتی گەرم لە خۆ دەگرێت ئەویش پرسی هەڵبژاردنە پێتان وایە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بەڕێوە دەچێت ئەگەر بکرێت چی ڕوودەدا ئەگەر نەکرێت داهاتووی هەرێمی کوردستان بە وولایەنە سیاسیانە پەیوەندیەکانیان بەکوێ دەگات؟ بەڵام خۆم ڕێی خۆمە من پێم وانییە هەڵبژاردن بکرێ ئەوە ڕایە و قەنەعەتی خۆمە گرنگە کاتێککە هەڵبژاردن بۆ 4 دەنجی بە کانی خۆ اینجا چێ لە پەرلەمان بێ و چی پەرلەمانیش کاتێک سقە دەدا بە حکوومەت ئەوانە بۆ 4 ساڵن یعنی وەکو وەکالەتێکە جەنابەت وەکالەتێکە دابێتە کەسێک بۆ ئیشێکی معەن کە ئەو ئیشە تەواو بوو دەبێ ئەو وەکالەتە لێ وەرگیرێتەوە بۆیە گرنگە هەڵبژاردن بکرێ و حەق وایە هەڵبژاردنیش هەموو دەورەیەک لە کاتی خۆیدا بکرێ بەڵام بە هەر هۆکارێک بی بەو واقعی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەداخەوە نەتوانرا لە کاتی خۆیدا بکرێتن پێویستە ئەو هەڵبژاردنان لە کاتی خۆیان بکرێ بەڵام ئەوەی ئێستا کە جەنابەت باسیەکەی ئایا لە کاتی خۆیدا بکرێ یان نەکرێ من پێم وایە حکمت و هەدەفی هەڵبژاردن بۆ ئەوەیە دەنجی ڕاستەقینە و نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵک بێتە پەرلەمانەوە بۆیە پێویستی بە کۆدەنجی یەکدەنجی هەموو لایەنەکان هەیە بە شێوەیە کە زەمانەتی سەرکەوتنی ئەو هەڵبژاردنە بکرێتن و بە شێوازێک بێتن کە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکی ئەو لێک نزیکبوونەوە لە نێوان لایەنەکان دەبینن لە ئێستادا بۆی کە بڵێن بە یەکگرتووی دەتوانن بەرەوە قۆناغە بچن من بەداخەوە هەتا ئێستا ڕێککەوتنێک نەبووە کە هەموو لایەک ڕازی بێتن بەو هەڵبژاردن بە پرۆسی هەڵبژاردنیانی بکرێ بەڵام حتمما زۆر زەرورە ئەو یەک نزیکبوونەوەی هەبێتن وەکو باسم کرد بۆ ئەوەی هەڵبژاردنێک بێتن کە کەمترین ڕخنە و چاوی لەسەر بێت. باشە پێتانوانیە جارێکی دیکە لە ڕێگەی دادگای فدراڵیەوە بەربەست بخرێتە بەردەم هەرێمی کوردستان لە کۆمەڵێک بوارەوەکو هەڵبژاردن و پرسی پێکاتەکان یا بەبەتی دیکە ئایا عراق دەتوانێت کۆنتترۆلی ئەم دادگایە بکات کە جارێکی دیکە لە بەرژەوەندی هەرێمی لە بەرژەوەندی خۆی و لە دژی هەرێمی کوردستان بڕیاری لەو شێوەیە دەرنەکات؟ وڵی بە خۆتان دەزانن خۆ هەر کەمکوڕێک هەبێتن هەر خەلەلێک هەبێ لە کوردستاندا اینجا لە پەرلەمان بێ لە حکوومەت بێ لە هەر بوارێکی تر بێ ڕەنگە خەڵکانێک هەبێن ڕێگای دادگای فدرالی بگرنەبەر بۆ ئەوەی مەرامێکی خۆیان یان بۆ مەبەستێک بەکاری بێنن کە دژ بە هەرێمی کوردستان بێ بەڵام ئێمە وەکو هەرێمی کوردستان دەبێ هەموو ئەو شتێک بکەین کە هەنجەد نەدەینە دەست دادگای فدرالی بۆ ئەوەی بتوانێتن دژی ئێمە بڕیار بدە. زۆر باشە زۆر سپاس کە لە سەدەی کراوەی کوردستان مستشار لەگەڵمان بووی بەڕێز کەمال موسڵم وەزیری بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ هەکار و توێژێک بوو لەگەڵ وەزیری بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەدەی کراوەی کوردستان مستشار پێوەست بە کۆمەڵێک پرسی ناوخۆی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ عێراق ئێمە لێرە لەگەڵتان هەر بەردەوام دەبین لە گەشتەکانی داهاتوودا.